بەڕێوەبەرایەتی بایدن چەند ڕۆژ پێش کۆبوونەوەی لووتکەی ناتۆ لە لیتوانیا ڕایگەیاند هەزاران تەقەمەنی هێشووی بۆ ئوکراینە دابین دەکات بۆ ئەوەی لە بەرامبەر داگیرکاری رووسیا بەرگری لە خۆی بکات. ئەم چەکانە کە لەلایەن زیاتر لە 100 وڵاتەوە قەدەغەکراون دەتوانن بە شێوەیەکی هەڕەمەچی لە ناوچەیەکی بەرفرەواندا ئەوانەی تێدا دەژین بیان کوژێت و چەندین ساڵی چالاک بمێننەوە. کیێڤ لە کاتێکدا کە تۆپخانە کەمی هەیە ماوەی چەندین مانگە داوای ئەو تەقەمەنیانەی کردووە. پێویستە ئەوەندەی بۆمان دەکرێت هەرێمی زۆر ئازاد بکەین و بۆ ئەنجامدانیش پێویستە هەموو ئەگەرەکان بەکار بخەین. هەر بۆیە پێویستە تەقەمەنی هێشوویمان هەبێت و زۆر سوپاسگوزارین کە ئەمڕۆ ئەمریکا بڕیاری داوە بۆمانی دابین بکەن. سەرۆکی ئۆکراینە ڤۆلۆدیمیر زێلێنسکی گوتی بەڵام ئەوەی کیێڤ لە هەمووی زیاتر لە کۆبوونەوەی لووتکەی ڤیلنیوسی دەوێت ڕێبازێکی خێرا بۆ بوون بە ئەندامەتی ناتۆیە هەردوای ئەوەی کۆتایی بە شەڕ لەگەڵ رووسیا دێت. چاوەڕوانی ئەکامی باش یان دانی کەم هەندێکە هەنگە و بەرەو سەر ئەنجامی باشین ئەوە بۆ ئاسایشی تەواوی جیهان زۆر گرنگە. بەڵام سەرۆک جۆ بایدن لە دابینکردنی ئەو تەقەمەنیانە دوو دڵە. پێویستە ئۆکراین بە گوێرەی هەمان پێوەرەکان هەنگاو بنێت بۆیە کارێکی وا ناکەم ئەو مەسەلەیە بە ئاسانی بچێتە پێش. ڕاوێژکاری ئاسایشی نیشتمانی ئەمریکا ئاماژەی پێدا کە بۆ کیێڤ لە خۆناغێکی کورتدا بوون بە ئەندام وەک ڕێگاخۆشکردن بۆ کێشەی چەکی ناوچی دەگەڵ رووسیایە. هەروەها سەرۆک ڕوونی کردوتەوە کە هەرچەندەی بخایەنێت پشتیوانی لە ئۆکراین دەکەین و چەکی باشیان بۆ دابین دەکەین هەم لەلایەن خۆمانەوە و هەم بە ئاسانکاری کردن لەلایەن هاوپەیمان و لایەنەکانمانەوە بەڵام ئێمە لە هەوڵدا نین شەڕی سێهەمی جیهانی دەست پێ بکەین. خۆناغێکی خێرا بۆ ئەوەی یوکراینە ببێتە ئەندامی ناتۆ بۆی هەیە وا بکات ئەو هاوبەندیە بچێشێتە شەڕی ڕاستەوخۆ دەگەڵ رووسیا. واشنگتن ناچار بکات بۆ شەڕ لەشکری خۆی بنێرێت پرسێک کە بایدن بەردەوام بەڵێنی داوە ئەنجامی نەدات.